بەناوی خودای گەورە و میهرەبان بیسەری ئەزیز بینەری ئەزیز سڵاوی خواتان لەبێ. گەنجە جوانەکان، خۆشبەختم لە بەرنامەیەکی ترا لە بابەتێکی ترا بە ئێوە شاد دەبمەوە بۆ ئومێدەی کە بابەتەکەی من و گوێگرتنی ئێوەش و هەمومان ئەم جۆرە جەلسانە هۆکارێک بێ بۆ باشترکردنی ژیانمان، خۆشترکردنی ژیانمان و چاکترکردنی شێوازی ژیانمان. بەڕێزان، ئەو بابەتەی کە بۆ من باس کراوە و دیاری کراوە من دەبێ باسی بکەم بۆ جەنابتان، بابەتێکە لە ژیانە زۆر گرنگە بەڕاستی. بابەتێکە ئەتوانین بڵین چۆن تەشبیه نەبێ وەکو خوێ بۆ چێش چەند گرنگ و مهمە. هیچ چێشتێک نییە بە بێ خوێ، بە تایبەتی لە کووردا بە تام و بۆی هەبێت وە کۆڵێت تام و لەزەتێکی هەبێت، خۆش و ئاسوودە بێت. بەڕاستی ئەم بابەتەش ئەوەندە گرنگە بۆ ژیان کە بریتێ لە متمانە بەخۆبوون. متمانە بەخۆبوون بۆ زانیاری بەڕێستان کە ئەکیتە زمانی عەرەبییان ئەسیقە بالنەفس یان بە زمانی ئینگلیزی کۆنفیدنس. تەمەناکەم ئێوەی ئەزیز و بینەری بەڕێز کە سەیری ئەم بەرنامەی منەکەن لە داهاتووە لە گوگڵە سێرچی بۆ بکەن لەسەر کۆنفیدنس. کاتێک کە دەنووسی کۆنفیدنس لە مستەر گوگڵە، من ئەڵێم دەیان هەزار تۆ بڵێ سەدان هەزار بابەت ئەهێنێت، دەیان و سەدان کتێبی لەسرە، دەیان و سەدان و بگرە هەزارەها ڤیدیۆی لەسرە. چونکە مەسەلەی کۆنفیدنس و یاخود متمانە بەخۆبوون بابەتێکی زۆر گرنگە لە ژیانە بەڕێزان. کۆنفیدنس بۆ مناڵ گرنگە، کۆنفیدنس بۆ مێرد منداڵ گرنگە، کۆنفیدنس بۆ گەنج گرنگە، کۆنفیدنس بۆ هەرزەکار گرنگە، کۆنفیدنس بۆ کچ و کوڕ گرنگە. کۆنفیدنس و یاخود متمانە بەخۆبوون پێش ژنهێنان و پێش شوکردن زۆر گرنگە. زۆر گرنگە ئەو گەنجانی کە شویان کردو یان ژنیان هێناوە متمانە بەخۆبوونیان هەبێ. زۆر گرنگە دوایی کە مناڵ ئەخەیتەوە متمانە بەخۆبوونت هەبێ. زۆر گرنگە بۆ ئیش و کار و کاسبی. سیاست بەبێ متمانە بەخۆبوون نابێت، دارایی بەبێت متمانە بەخۆبوون نابێت، کار و کاسبی و ڕاوە دینار بەبێ متمانە بەخۆبوون نابێت. ئێوە زانیوتانە شۆفێری بەبێ متمانە بەخۆبوون نابێت. ئێوە زانیوتانە دوکانداری و تەسویق واتە بازارگەری بەبێ متمانە بەخۆبوون نابێت. ئەزانی هونەرمەند پێویستی بە متمانە بەخۆبوونە. بۆیە نازانم چۆن بۆتان باسکەم، حەز ناکەم ئەم پێشەکیە درێژکەم، بەڵام دەمەوێت پێتان بڵێم ئەزیزان، متمانە بەخۆبوون بە مانای کەلیمە تێکەڵە بۆ هەموو شەکانی ژیانتان. تۆیەکی گەنج کە سەیری ئەم بەرنامەی منەکەی، لە هەر بوارێکی ژیانە دەتەوێت ئەسپی خۆ تاودەی، لە هەر بوارێکە. بواری خوێندنە دەبێت متمانە بەخۆبوونت هەبێ، بواری خوێندنی باڵایە، بواری پەروەردەیە، لە کارەبایە، لە هەندەسایە، لە قانونایە، لە پارێزەریایە، لە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتیە. بۆ هەموو بوارێک تۆ گرگڕ دەگەڕێینەوە و لە علم النەفسا و یاخود لە زمانی دەرووناسیە یەکێک لە خاڵە سەرەکیەکان دەڵێ دەتەوێت کەسێکی سەرکەوتوبی دەبێت متمانە بەخۆبوونت هەبێ. حەقی خۆیەتی بپرسی متمانە بەخۆبوون یعنی چی؟ ئێمە ئەوەندە گرنگی و کۆڵێت مهمی متمانە بەخۆبوون باسەکەین، دەبێت بزانین متمانە بەخۆبوون یعنی چی. متمانە بەخۆبوون ئەوەیە کە کوردی وەکو بە زمانێکی وە کۆڵێت بە زمانێکی پاراوی خۆمان ئەگەر شەرحی کەم بۆ جەنابتان و فەلسەفە لێ نەدەین بەڕێزان، متمانە بەخۆبوون ئەوەیە کە تۆ هەز بکەی ئەو توانایە، ئەو تاقەیە، ئەو وزەی کە هەتا بەسە و کیفایەتە بۆ ئەوەی کە بەسەر زۆرە لە کێشە و ناڕەحەتەکانی چواردە و تازاڵ بیت. متمانە بەخۆبوون ئەوەیە کە هەز بکەی ئەوەی کە تۆ هەتا هیچی کەمتر نییە لەو کەسانی کە لە چواردەورتە هەیە. متمانە بەخۆبوون ئەوەیە کە هەز بکەی کە هەر بەلایانی کەمەوە بەڕێزان. متمانە بەخۆبوون بەوەی هەز بکەی کە تۆ دروستکراوێکی خوای گەورەی، خوایەک بە گەورەی و عەزیمی خۆی، بە دەسەڵاتێکی زۆر گەورە و عەزیمی تۆی مرۆڤی دروست کردووە و فی ئەحسەن التەقویم، بە جوانترین شێوە دروستی کردووە. ئیتر لەمە متمانە بەخۆبوون من نازانم بە دوای چیا دەگەڕێت. گەنجێکەڵی کاک تۆ نازانم چۆن متمانە بەخۆ دروستکەم، هەر لە تەلەفۆنەکە پێڵم بەڵام بزانە خوا دروستی کردووی تەواو نوقتە سەری دەر. بۆسە دکتۆر تەلەفۆنەکە دامەخەرەوەڵم بە قوربان خوا دروستی کردووی، هەرچی حیواناتە، هەرچی شاخ و داخە، هەرچی دار و بەردە، بە گەورەی ئەو شاخی ئەزمڕە، بە گەورەی ئەو شاخی پیرەمەگرونە هەمووی خستۆتە ژێردەچی تۆ، بڕۆ بەلەقە لێ بدە، بڕۆ هاواری بکە بەسەرا، بڕۆ جمێنی پێ بدە، بڕۆ هەڵی کەنە، بڕۆ ژێر و ژووری کە بۆی نییە سەر هەڵ بڕێ بەرامبەر بە تۆ. بەسەیتر لەوە متمانە بەخۆبوون زیاتر خوای گەورە لەوە زیاتر چیت پێ بدات. بەڵام ئەو مرۆڤەکانە کە خۆی لاواز دەکات، خۆی بەسیط دەکات. متمانە بەخۆبوون پێت دەڵێت کە تۆ خاوەن بڕیاری خۆتیت، تۆ خاوەن پرۆژەی خۆتیت، تۆ خاوەن بیرکردنەوەی خۆتیت، تۆ خاوەن وتوێژی خۆتی، تۆ خاوەن گفتوگۆی خۆتی. ئەوە نییە زۆرە لە عولەمان و لە زانایان دەڵێن و هەندێک لە پیاوچاکەکان وتەیان هەیە دەڵێن مرۆڤەکان بە سەربەستی و بە ئازادی لەدایک بوونە چۆنە بێ ئەمە کۆی لیان کەین. بەڵام ئەوە من و توین زۆر جار دەبین بە کۆیلەی بەرادەرێک گەڵێت چی دکتۆر چاو لێی داوم خۆی کردۆ بە کۆیلەی چاو،
دکتۆر گیان نەفەس دەیدام خۆی کردو بە کۆیلەی نەفەس یەکێکی تر ئەڵێ دوعایان لێ کردومە یەکێکی تر ئەڵێ جنۆکەم تێچووە یەکێکی تر ئەڵێ جنێکم تێچووەڵەن جنەکە خەڵکی چیچانە یەکێکی تر نازام چیوتم خوا ماڵە بە قورگیرە من لە ئەنتەرنێت شاد لە گوگڵی شا بە ئاسانی چیچانم بۆ نادۆزێتەوە ئەخب تۆ بەچی وڵا فڵان کەسێک چوومە بۆ لای وتێتی تۆ جنێکت تیایە نازم چیچانیە نازم ئازەربایجانیە چیوتم وەڵا گەخوا غەزەبی لێ نەگرت بێت ناچێتە گیانی توی نەکبەتێکی وەکو تۆ بۆ ناڕات ئەم هەموو کچ و کوڕە جوانایە لە چیچان و لە رووسیا غێر ئەگەر قەشمەری و گاڵتەکردن نەبێت بە نەفسی خۆمان غێر بێمتمانەی بە خۆمانە غێر وای لێ هاتووە کە کەم تا زۆر هەر کەسێک زەوقی لێبێ بە کەیفی خۆی ئەوە بێمتمانەیە بەڕاستی زۆرجار سۆشیال میدیاکان زۆرجار تەلەڤیزیۆن ڕادیۆ ڕاگەیاندن هەمووی هەڵمانە سونێ و هەڵمانێن ئەمانهێنێ و ئەمان باو بە کەیفی خۆی وەکو بوو کەشوشێکمان هاتووە بەدەستەوە بۆیە ئەزیزەکەی خۆم لە پێناسەی یەکەمەوە لە خاڵ یەکەمەوە متمانە بەخۆبوون بریتە لە باوەڕهێنان بە توانە و تاقەکانی خۆت هەستکردن بە توانە و تاقەکانی خۆت بڕیاردانی ژیانی خۆت بەدەستی خۆت بێ و توێژ و گفتوگۆ و چاکە و خراپەکانی خۆت بگەی بەدەستی خۆت بە نەوعێکی تر با پێناسی کەم بۆی تێکەڵی کەم بە بڕگەی دووەمی بەرنامەکەم بەڕێزان هێمە شتێکێ لە ژیانە پێی دەڵێن خوی خراپ و خوی باش کە ئەو بەڕێزانی کە بەرنامەکان بۆ دانەوتیان دوکتۆر لەگەڵ متمانە بەخۆبوونە باسێکی ئەوەش بکە کە چۆن خۆ خراپەکانمان بگۆڕین بە خوی باش جار یەکەم زۆر گرنگە تۆ لەگەڵ منە متفق بی خۆ خراپ و خۆ باشەکان خۆمان خاوەنین ڕەحمەتی خوات لێ بێت تۆی بینەری ئەزیز تۆی گەنجی ئەزیزم هەرچی خۆ خراپەکان تەمەی دەبێت دەست شەیتانە بەسەر شەیتانە بەڕێزان ئەزانی من هەندێک جاگەشتمەوە قەناعەتەی کە یەکجار شەیتانیش ئەوەندە دەسەڵاتێکی گەورەی نییە کە من و تۆ تەسلیمی بین ئەوە من و تۆی لاوازین ئەوە من و تۆی بێهێزین ئەوە من و تۆی کەم تواناین ئەوە من و تۆی لەگەڵ ڕێزمە کەم دەسەڵاتین ئەوە من و تۆی کەم فکرون کەم ڕۆشنبیرین بۆیە خۆمان داوەتە دەست هەموو شتێک کەواتە کاتێک کە تۆ خوی باشت هەیە کە و خوی خراپت هەیە ئەمانە خۆت دروستیەکەیت خوو بەچی دروستە بێ بەڕێزان بیرکردنەوەکانی مرۆڤ هەڵس و کەوتەکانی مرۆڤ ڕەدولفعل واتە کاردانەوەکانی مرۆڤ زایدەن بڕیارەکانی مرۆڤ زایدەن وت و وێژەکانی مرۆڤ ئەمانە خوو دروست دەکات کاتێک کە کردەوەی باشت هەیە یان خراپ خوی خراپ یان باش دروست دەکات کاتێک کە قسەی باش یان خراپت هەیە خوی خراپ و باش دروست دەکات کاتێک وتوێژی باش و خراپت هەیە خوی خراپ و باش دروست دەکات کاتێک سەردان و پەیوەندی باش و خراپت هەیە خوی خراپ و باش دروست دەکات کاتێک بیرکردنەوەی خراپت هەیە خوی خراپ دروست دەکات کاتێک بیرکردنەوەی باشت هەیە خوی باش دروست دەکات بەڕێزان کاتێک وتوێژ و زانست و زانیاری باشت هەیە بە دڵنیاییەوە خوی باش دروست دەکات کەواتە کاتێک یەکێک بە من دەڵێ دکتۆر زۆر سەیرە هەنێ خوم تایە نازانم لە چۆ بۆماتۆ هیچ پێویست ناکە نەیدی بەسەر دایک و باوکتە وەکو هەنێ گەنجە دوێنم دکتۆر جان ئەوە ئەلم کاکە بۆ نەتوڕێ وەڵام من باوکشم وەختی خۆی وابوو ئەی تۆ عەقڵت نییە وەک لەسەر ڕچەکەی باوکت نەڕۆی باوکت تا کافر بوو تۆش کافر بی باوکت پیاوکوش بوو تۆش پیاوکوش بی بەجددی بەڕێزان بینەری ئەزیزیان ئێمە چەندی جار بەسەر ماهاتووە گەنجەیە زۆر تووڕێنم کاکە بۆ تووڕ دکتۆر من هەر بە عایلە وای ئەڵم کاکە جان تۆ بۆ ناخوێنی دکتۆر من هەر بە عایلە حەزمان لە خوێندن نییە کاکە تۆ بۆ خۆت ڕۆشنبیر ناکەی دکتۆر من هەر مام و خاڵەکانیشم وان کەواتە تۆ خۆت داوەتە دەست قەدەر خۆت داوەتە دەست ژینگە خۆت داوەتە دەست بۆ کۆلە چواردەور خۆت داوەتە دەست حیزب و ڕێکخرا و بەڕاستی تۆ کۆیلەی بەردەستی چواردەورەکان بە کەیفی خۆی وەکو مەلۆتکە ئەم دیوتەکە وەکو مناڵ بە کەیفی خۆت ئەتێنێ و ئەدبا خوی خراپەکە خوی باشەکە و عینەن وەکو چۆن تەشبیه نەبێ چۆنێکی وەکو قورسواقێ دەی یان دیوارێک هەر کەسێ بێ بۆیاغێکی بەسەرەکە بە کەیفی خۆی زۆقی لێ بوو دیوارێکی خراپت دەکات زەوقی لێ بوو دیوارێکی باشت دەکات بۆیاغێکی خراپت دەکات بە کەیفی خۆی بۆ کۆڵێت پەردەدا بەسەر تا بە کەیفی خۆی ئەتگۆڕێت کە ئەمە شتێکی خراپە ئەمە بۆ خۆی بەشێکە لە خراپی مرۆڤەکان کەواتە ئومێدەکەم تێگەشت بێتن پێناسی متمانە بەخۆبوون چەند گرنگەوە گرنگی متمانە بەخۆبوون تێگەشت بێن خاڵی دووەم ئومێدەکەم ئەو بیانوتان واز دێنابێت کە خوی خراپ و باشەکان هەمووی بدەین بەسەر چواردەورە خەتای حکومەتە خەتای حیزبە خەتای کوردە خەتای کوردستانە خەتای جیهانە هەر کەسمان دەست نەکەوت خەتای شەیتانە ئەی خۆت ئەی خۆم ئەی منێک کە خوای خاوەنی عەقڵێکی گەورەم ئەی منم مرۆڤێکم خاوەنی عەقڵێکی گەورەم ئەتوانم 200-300 گاومەڕ بدەم لەبەر بەبێ ئەوەی کە لەل بکەن ئەی منێک ئەتوانم سەدان حوشتر بدەم لەبەر هەر حوشتێک لەوە چێ بە وەزن سێ ئەوەنێ من بێ
ئەی منێک ئەتوانم سیارەیەکی ئەخچەم سیارەیەکی بۆ نمونە گەورەی لەم سیارە مەرکەبە تەویلانە 20 تەنە 30 تەنە جاری وایە شۆفڵێکە بە سرتێک ئەتوانم بە کەیفی خۆم ئەم سەر ئۆسەری بکەم ئەتوانم بیکەم بە شاخە بە داخە بە چاڵە بە فلانە هەمووی مستەخەر کراوە 20 تەن ئاسن و وەکۆڵێت مادەی ئەنواع ئەشکال لە خوای گەورە لە بەردەست منە مستەخەری کردووە ئەی ئەمە بەڕێزان بەحرە دارە بەردە شاخە هەموو شتەکان کراوەتە دەستی مرۆڤ ئەی دەسەڵاتە گەورەکەی کە بریتە لە دروستبوونی مرۆڤ کاتە ئێمە بۆیە لاوازین بەڕێزان بۆیە بە پارە ناوێرین بە ئیش ناوێرین بە خوێندن ناوێرین بە مەلزەمە ناوێرین بۆیە لاوازین بەرامبەر بە زمانی ئینگلیزی لاوازین بەرامبەر بە کتێبێک کە قورئانە بۆمان لەبەر ناکرێ بۆیە لاوازین بەرامبەر بە شادەهێنان بە بڕوانامە بەدەستهێنان بۆیە لاوازین بەرامبەر بە کەسەکان بە شخصەکان لاوازین بەرامبەر وەڵڵاهی وەبیللای وەتەڵڵای دوێنێ پێرە کچێک تەلەفۆنی بۆ کردومە ئافرەتێکی بەڕێز کە ڕەنگە لەم بەرنامەی گوێ لێ بێڵێ دکتۆر بوومە تەپەن بەدەست مۆبایلەوە نازانم چی بکەم پۆلی دوانزەم بۆم کۆنتڕۆڵ ناکرێت خواوتم تۆ تەواوی پارچە ئاسنێکی ئەوەنە وە کۆلە شەقی تی هەڵدا لەوە چی ئۆف نەکات بە پێ لە قەب چۆبان سەریانی ماقولە پارچە ئاسنێک تۆ ببی بە کۆیلی پارچە ئاسنێک هەچەنەکەم بۆم کۆنتڕۆڵ ناکرێت جاوانە بە زەلیلی ئەیوت کافر بەزەی پێات لە تەلەفۆنەکە هەچەنەکەم بۆم کۆنتڕۆڵ ناکرێت ینی قوڕی کردو بەسەرما هەچەند سەیرەکەم ئەو هاوینە لەوەی ساڵی داهاتووشم بفەوتێنێ کاتە تۆ لاوازی و بە زمانی حاڵ بۆ نەفرەشم وتووە تۆ لاوازی و تۆ خۆ خراپەکان خۆت ناڵێ من مەسئولم و خۆ باشەکانیش ناڵێ من مەسئولم هەمووی داوەتە دەست چواردەور و داوەتە سەر فڵان و بە تەمای دکتۆر بەختیارێک بە تەلەفۆن پێت بگۆڕێ وتومە دای خەرەوە تۆ خۆت بەهێز بە من 4 قسەت پێ دەڵێم 4-5 کەلیمەت پێ دەڵێم بەڵام باقیەکەی تری دەبێت تۆ خۆت بە قوت و بەهێزبی ئەزیزان جێگەی خۆیەتی بپرسین متمانە بەخۆبوون بەچی بەهێز و بە قوت دەبێت زۆر مویمە ڕاستە بۆی دوای اینجا بچمە سەر خۆ باش و خوراپەکان یەک ژینگە دەورە بینە دوور کەورە لە ژینگەی خراپ دوور کەورە لە ژینگەی نابێ ناکرێ دوور کەورە لەو کەسانی کە دەڵێت بێ ئێمە ناکرێ دوور کەورە لەو جۆرە کەسان و تێکەڵاوی لەو کەسانی کە دەڵێن نابێ ناکرێ ناتوانم هەچەند سەیرەکەم من ناوچەوانەکەم سیانزێ و من بەکەڵکی هیچ نایەم ئەو جۆرە ژینگەیم بۆ بگۆڕە جا ژینگە ماڵ ژوور پۆل سیارە تەکسی پاس کافتریایەک مارکێتێک حیزبێک ڕێکخراوێک وەڵڵا خەڵکی وا بینم لە حیزبێکا بوو قوڕیان کرد بەسەریا هیچی پێ ناکرێ هەر ئەوە نەخۆی لە کۆیلێتی و حیزبە نەجاتدا لە دەرەوە سەرەکەی دەقات ئیشی پێکرێ بۆ لەبەرەوەی کە جاروای حیزبەکەش بچووک دەکاتەوە ئەوێت دەست بەرێ بۆ شتێک نابێ کاکە ڕێکخراو جاروای بچووک دەکاتەوە جاروای موسسە بچووک دەکاتەوە من قەناعەتم وایە گەشتمەوە قەناعەتی مرۆڤ زۆر لە گەورەترە حیزب دروستکراوی بۆ نمونە مەسەلەن مرۆڤە کۆمپانیا دروستکراوی مرۆڤە شەریکات دروستکراوی مرۆڤە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و سەتەلای دروستکراوی مرۆڤە بۆیە مرۆڤ دەبێت خۆی لەوە گەورەتر بزانێ بەڵام ئەگەر تۆ بچووک بووی خۆت کرد بە کۆیلەی 300-400 هزار دار واتە سەورەکەی گەر لەم گەڵام کۆمپانیا نەبی ئەو 300 هزارەوە نەگریتن نابێ بیخۆی و لە برسا ئەمریت بڕۆ بیخولێنەوە هەتا مردن تۆ دەبێت کوشتەی دەستی ئەو ژینگەیەبی خاڵی دووەم ڕۆشنبیری بەڵێ زۆر گرنگە بەڕێزان ڕۆشنبیریت نییە دەربارەی بخۆت دەربارەی خوات دەربارەی تواناکانت دەربارەی هۆرمۆنت دەربارەی مێشکت هەر زۆر خەڵکێت لەم کوردستانەیە دێت و دەمرێت و نازانێت مێشک چەند توانای هەیە ئەگەر من بە نسبەت پێت بڵم ڕەنگە 0.01 ینی تقریبان لە 100 بگرە هەنێ سەرچاوەکان ڕەن هەتا دەمرین لە 1000 مێشکمان بەکارێنەوە مێشک زۆر لەوە گەورەترە بەڕێزان کار لە تێرابایتان نییە کار لە تێرابایتان نییە هەنێ نەفەری واڵە دکتۆر تو چۆن فریاکەی بۆ فریا ناکەم ڕۆڵە من چیم کردووە من 0.1 بەکارێناوە 0.1 بەکارێناوە کە جاروای دەوامێکی زانکۆتە یان پەیمانگاتێ یانێکی تر لە کاکەوە تو چۆن توانێت ئەو هەموو قورئانە لە بەرکە یان هەموو کتێبە لە بەرکە یان هەموو کتێبە بخوێنیتەوە یان هەموو کتێبە چۆن بنووسی یان فڵان نووسەر چۆن توانی لەبەرەوەی تۆزێک چەند پۆینتێک ینی چەند پۆینتێک وەکۆڵیان چەند تێرابایتێکی لە چاو کەسێکی ترە زیاتر بەکارێنەوە کاتە خاڵی دووەم بریتێ لە ڕۆشنبیری خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمەویش بریتێ لە بیرکردنەوە بەڕێزان بیرکردنەوەی سلبی زۆر مشکلێ بیرکردنەوەی سلبی هۆکارێکە بۆی کە متمانە بخۆبوونی نایڵێ جا بیرکردنەوە لە ڕابردوو یان لە ئێستا یان دات یان چی ئەگەر وام نەکردایە وا بوو دینەڵێت چی مەڵێ لەیتەنی قل قدر الله ما شاء تاو نقطە سەری دێخ بۆیە دین نایڵێ زۆر لە ڕابردووە بژین دینی ئێمە زۆر عەزیم و گەورەیە بەس دینەکە بە جوانی وەرگرین ناوێ مرۆڤ لە ئاخ و ئەفا بژی ناوێ مرۆڤ هەتا مردن لە ئاخ و ئەف لە ئەنفالەکە هەڵکێشێت دەڵێت چی بکەین بۆی جارێکتر ئەنفال ڕوونەدا ناکرێت و ناڵێت تۆ هەتا مردن لە باوکت وەختی خۆی شەهید بووە هەتا مردن خەفەت لە شەهیدبوونی باوکت بخۆی پێت دەڵێت چۆن تۆ شەهید نەبی بەدەست فڵان حیزب و فڵان نازانم لایەن و فڵان فزینەوە
تۆ نایڵێ خەفەت بخۆی لە ڕابردوو بۆ زەرم کرد دەڵێت چی بکەم بۆ ئەوەی زەرەر نەکەم کاتە خاڵی لە خاڵەکان زۆر گرنگ و مێویش بیرکردنەوەیە تۆ تەمەەوە بخۆی معلوماتێکی گرنگە و کۆمەڵێ کتێبی زۆری لەسەرە کۆمەڵی محاضراتی زۆری لەسەرەکە چۆن بیرکردنەوەکانمان بگۆڕی کە من بە دەبەرنامە سلسیلەیەک هەمەکە وەختی خۆی بۆ کۆمەڵی قوتابی لە شاری هەولێر تەقدیمم کردووە بەرنامە بەس لەسەر چۆن بیرکردنەوەکانمان بگۆڕین بیرکردنەوەی ئیجابی یانی چی بیرکردنەوەی سلبی یانی چی بیرکردنەوەی ئیجابی چۆن دروستە بێ بیرکردنەوەی سلبی چۆن دروستە بێ چۆن بیرکردنەوەکانی خۆمان کۆنتڕۆڵکەین چۆن سنوورداری بکەین چۆن بیرکردنەوەی داهێنەرانە چۆن دروستە بێت چۆن بیرکردنەوەیکی سەرکردانەمانە بێت چۆن بیرکردنەوەیکی قیامەتیمانە بێت کۆمەڵی خاڵی زۆرەکە پێم خۆشی ئینشاڵڵا بیخوێنەوە ئیشی لەسەر بکەن کەواتە خاڵی یەکەم ژینگە لە بیرتان نەچێت خاڵی دووەم زۆر گرنگ و موهیمە بریتێ لە ڕۆشنبیری خاڵی سێم بیرکردنەوە خاڵی چوارەم هاوڕێ کە لە ناو ژینگەکەشا باسمان کرد هاوڕێ زۆر گرنگە متمانە بەخۆبوون هاوڕێ ئیبادەتەکە بە قسەی برای خۆتان بکەن ئەگەر ئەزانین متمانەت باقوت و بەهێزە 4-5 گەجەر و گوجەر لە چواردەورتە هیجاهی برادری مزگەوتە یان برادری گەڕەکە یان برادری پەیمانگایەکە یان برادری شوێنێکە یان برادری هەر شتینێکە ئەگەر ئەزانی عزم و جەزمت ناداتێ ئەگەر زانی شەحنت ناکاتەوە ئەگەر زانی هەمیشە وزەت لێبە ئەخر بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان متمانە وزەیە وزە ئینێرجیە وزەیە ئینێرجیە جاروای نەفەرێکە بینی فول شەبەکەیە فول ئینێرجیە لێ برا ڕۆم غەزەبەت چییە شەبەکەی فولە ئینێرجیە لە ئەو خەڵک ئاخووە فێتیە وەڵێ بەخوای سە ژیان فرسەتە خەڵک ئەڵێ قیامەت خەریکا ڕستێ وەڵێ بەخوای سە ئیسلامەتی خۆشە خەڵک ئەڵێ دنیا زۆر گەرماڵێ بەخوای سە ڕۆژوو بوون خۆشە خەڵک ئەڵێت ئیش نییە ئەوڵێ بەخوای لەوە چ ئیسە ئیش و باش و چاک و مەزبوطە خەڵک ئەڵێت بۆ نمونە گوناحە قسە بۆ خەڵک بکەی ئەڵێ بەخوای ئیسە فرسەتە قسە بۆ خەڵک بکەی خەڵکی ترە لە کاتی داوە نەماوە بەخوا برا زەمانێکە دەستگرە بە کڵاوی خۆت وەڵێ بەخوا برا ئیسە کاتێتی داوە بکەی بە یەک سایت و پێیجەکە توانی شەوێک تا ئاخەوی 10,000 کەس بینەر و بیسەری بابەتەکانی تۆ بێت ئەمە ئینێرجیە جام ئینێرجیە کەمە بۆ معلوماتی جەنابتان ئەوەش بۆ خۆی تاقەیەک و مەسەلەی وزە و ئینێرجی چۆن دروستە بێ ئەوە محاضەرەیەکە کرێت لە داهاتوە دروستی کەین مرۆڤ چۆن ئینێرجی بۆ خۆی دروستکە لە دایک و باوکێکی سلبی و وەکۆڵێت ڕەشبینیت کۆمەلگایەکی ڕەشبینە ڕاگەیاندنێکی ڕەشبینە ئەم وزەیە لەکوێ بێنم دکتۆر برادرێک لە قوڕی کۆ بکەمە سەر خۆمە هەمووی هەر ڕەشبینە هەمووی هەرەڵێ ئەلبەتاریە زەعیفە هەمووی ئەڵێ سفر بەدەستەوە خەریکە پاترێکی وەکۆڵە سفرە بێتەوە ئەی من چی بکەم چۆن ئەم متمانەی وەرگرم ئەوش بخۆی خاڵێکی گرنگ و بووین بکە ومێ دەکەم ئینشاڵڵا لەسەری بخوێنە کاتە وریای هاوڕەکانتان بن ئازیزان هاوڕێ قوڕ بەسەر ئەوەی تە 12 هاوڕێی سەقەتی هەیە لە ناو گروپ چاتێکا لە ناو مۆبایلەکەیە هەتا 12 شەو لەژێر بەتانێکەشە متمانە بەخۆبوونی تیاکە مەکاتەوە قوڕی لایە لە شارە زور و وەکو ئەڵێت لایە لە دەشتی هەولێرش بەسەر ئەوەی کە چەند هاوڕێکی بێمتمانەی هەیە لە گروپ چاتە چەند هاوڕێ و بێمتمانەیەکی هەیە لە مۆبایلە تەلەفۆنی بۆ کات دەڵێت بەخوا دەرەجە نایەنین قوڕکرا بەسەرمانە ئەم ساڵەڵێن قوڕەکەمان زۆر خستە ئەڵێن ئەم ساڵ پرسیار قورسە سفر بەدەستەوە ئاوا پشتی لێداوەتە تەلەفۆنەکە لە دکتۆر هێزم لەبەر بڕاوە بۆ ڕۆڵە وڵا برادێکم تەلەفۆنی کرد ئەڵێن ئەم ساڵ پرسیار قورسە و لەواجێ دەرەجە نێت یان نازام چی بێت سەرەکەی متمانە بەخۆبوونی نەما کاتۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان بواری دینداریمان با بە قوتکەین ئەزیزان پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی ڕوحم بە قوربانی بێت درودی خودای لەسەر بێت تۆ تەسەوور بکات دینا لە گیفانێ نەبوو مام و خاڵێکی دڵسۆزی نەبوو براو پشتێکی نەبوو حزب و ڕێکخراوێکی نەبوو سیارەیەک و ئاخر مۆدێل و دەماچەی چواردەخۆری نەبوو هیچی نەبوو نە بەڵام دەسەڵاتێکی گەورە کە بریتیە لە ئەڵڵا لە پشتی بوو ڕێخۆڵیانە کرد بەسەریا پیانەوت تۆ شێتی پیانەوت تۆ ساحری پیانەوت فڵانی ئەو دەقەیە هێشتا سوورتر بوو لەسەر سەرکەوتن سەحابەکانی بەردەستی ڕۆژ بە ڕۆژ عەزابە دران کەچی مژدەیە داپیان ئەوت ڕۆژێکە بێ ئێوە تاجی کیسراکەنە سەرتان ڕۆژێکە بێ مەشریق و مەغریب بەدەستەوە بێ ڕۆژێکە بێ ئەگەنە ئەندەلوس و کێو فڵان ئەمەیە متمانە بەخۆبوون بەڵام متمانەیەکە بە پاڵپشتێکی خوایی ئەمەش گرنگە بەڵێ خەڵکی شێ لە کوردستانی خۆمانە بەم جۆرەیە ئەزیزان دەستی ناکەوێت دۆزە ئەکات ئەڕێ ئەگەڕێم دکتۆر لە مەکتەب لە زانکۆ لە پەیمانگا لە دایک لە باوک نییە هەمووی ئەلبەتاریە زەعیفە لە قوڕ بەسەرم دکتۆرە بێ خۆم دایکم باوکم شەحن کەمەوە دەیڵم زۆر باشە قورئانەکە بگرە دەستەوە فەرمودەکان بگرە دەستەوە تەفسیری قورئان بگرە دەستەوە ژیانی سەحابە بخوێنەرەوە یەکاکە گەنجێکی تۆ ئەزیز دەکەم تۆ لە ژیانتە 10-15 سەحابە ژیانیت نەخوێندوێتەوە تۆ هەر خولەفا ژیانیت نەخوێندوێتەوە تۆ عەشرەی بەشەرە ژیانیان نەخوێندوێتەوە قوڕی کوێ بکەمە سەر خۆمە تۆ چۆن متمانە بخۆبوونت یا دروست بێ بڕۆن ژیانیان هەن لە بخوێنەرەوە چۆن دەستیان پێ کردووە
ژیانی عوسمانی کوڕی عەفان بخوێنەرەوە، ژیانی عەمری کوڕی عاز بخوێنەرەوە، ژیانی خالیدی کوڕی وەلید بخوێنەرەوە، ژیانی زەیدی کوڕی سابت بخوێنەرەوە، بڕۆ بخوێنەرەوە دانیشە بە دیارەوە. تۆ مەڵێ چیرۆک و دکتۆر چی ئیسفادەیە هەر بیانی باوەڕتان بێ بەڕێزان ئەگەر نەبێ بە مبارەکە لێرەیە ئەم ئەترافە دەکەم لە ژیانی هەنێ لە سەحابە و پیاوچاکان و هەنێ لە پێغەمبەرانەوە هەندێشتم دەستکەوتووە ڕەنگە نەک ئێستا پرۆفیسۆری یاری دەدەرم هەرچی شەهادەی بەرزی ئەم سەرگۆیزدەوێ بەدەستی بێنم و هەموویشی بە خوێندن و بە زانست و زانیاری و محاضرات و لێرە و لە دەروی وڵات بخوێنم باوەڕ ناکەم ڕوبعێکی ئەوەم دەستکەوێت. تەواو ئەمە ئەترافە، ئەمە خۆمان لە ناو واقعەکەین. چونکە من ڕەنگە هەندێک علمی توبم دەستکەوێت لە عالمێکی توبەوە، بەڵام علمێک کە پەیوەندی بە ڕوحمەوەیە لە کتێبێکی توبیە دەسم ناکەوێت. ئەزیزان من ئەگەر مهندسێک بم ڕەنگە لە کتێبێکی ئەندازیاری بەریتانیەوەشتم دەستکەوێت، بەڵام من بەشێکم جەستەیە بەشێکم ڕۆحە. جەستەکەم ئەوە خۆم و ئەخەوم و خواردن و تەرتیبات و داوەتی خەسوو ئەێنم و ئەیبەم و خۆم مشۆم و ناڕم نەخۆشکەوم و ڤاکسین لە خۆمە دەم و مەزبوط، بەس بەشێکی تری بریتێ لە ڕۆح. ئێوە ڕوحەش بە ئاسانی خواردنی پێ نادرێت، بەشێک لە خواردنەکان بریتێ لە خواردنێکی ڕۆحی کە ئەویش زۆر جار بریتێ لە بوارە ئاینەکە کە تۆ دەتوانی خۆت بە قۆت و بێزکەی. کۆتا پەیامم بۆ جەنابتان ئەویش بریتێ لەوەی کە خۆ خراپەکانی خۆمان چۆن خۆ بکەین بە باش. یەک بڵێ من مەسئولم، من بەرپرسم لەم خۆ خراپانە. خویەکەم هەیە درەنگ نەخەوەڵەسم، خویەکەم هەیە تەپۆ و تەمەڵم، خویەکەم هەیە شتم بۆ لەبەر ناکرێ، خویەکەم هەیە تااقەتی خوێندنم نییە، خویەکەم هەیە تااقەتی قسەکردنم نییە، خویەکەم هەیە شەرمنم، خویەکەم هەیە پارە لە گیرفانما گیر نابێ، خویەکەم هەیە کاسبیم بۆ ناکرێ. هەر هەمووی بینوسە و بەڵام بڵێ من مەسئولم. ئەمە یەکەم. دوو بە جوانی و بە مەزبوطی ڕیزبەندی بکە. 1 2 3 4 5 6 با وەرەقە و قەڵەم بینوسەرەوە. ئەمە دوو. سێ هەوڵ بدە بزانە ئەو خووە خراپانە کێ بۆی دروست کردووی. مەیەڵە ئەڵەی فلان و فلان خو فلان برادرم دیلیتیکە، فلان خو سەیکردنی فیلمی ڕوت دیلیتیکە، فلان خوی خراپ مۆبایل دیلیتیکە، فلان خوی خراپ تیامان نەبوو تیکتۆک تیا دروست کردم دیلیتیکە، فلان خوی خراپ شەو درەنگە خەوم و بەیانی درەنگ هەڵەستم پۆپتە ڕەماشت بوو تیاما دروست کرد دیلیتیکە. بیکوژێنەرە کاتە خاڵە لە خاڵەکانی ترەوەیەکە ئەو خۆ خراپە بزانە سۆرسی چییە. ئێمە لە کتێبە تۆبیەکانە کاڵێ باد هەبیتس یعنی چی بەڕێزان؟ باد هەبیتس یعنی خۆ خراپەکان. ئەڵێ بڕۆ بۆ سۆرسەکەی بگەڕێ، بڕۆ بۆ سەرچاوەکەی بگەڕێ، بڕۆ دەماری دەربێنە. ئەزانم من بۆ نمونە مەسەلەن من گریمان مەسەلەن من شەوان زوو شەو درەنگ خەوم لێکەوێت، زوو خەوم لە ناکەوێت لەبەرەوەی درەنگ نانەخۆم، لەبەرەوەی هەتا درەنگێک بۆ نوێ چای و قاوە و نسکافە و زاڵاتە و میوە و دۆدرما خۆم. تەبعەن تۆ 12 خوا لەفە بخۆیت و گەز بخۆی سەعات دووش خەوی لێ ناکەوێت. تەواو وازەحە. بۆیە بەیانی نوێژی بەیانی خەبەرت نابێتەوە ئۆتۆماتیکیان سەعات 9 خەبەرتە بێتەوە ڕۆژەکەت هەمووی فەوتاوە هەستانێکی باش نبکاتە. خاڵی یەکەم هەوڵ بدە خۆت بە بەرپرس بزانە. خاڵی دووەم هەموو ڕیزبەندی بکە بزانە خۆ خراپەکان بنووسە. خاڵی سێەم سۆرسەکەم بۆ بدۆزەرەوە کە بریتێ لە سەرچاوەکە. خاڵی چوارەم تایمی بۆ دابنێ، کاتی بۆ دانێ. مەڵێ نیەت مەبەشکن خوایە هەتا ئەمرم ئەم خوانە چاکەم ئەڵڵاهو ئەکبەرەوە نیەت نییە. نیەت دەبێت کاتەکەی دیاریکراو بێت، شوێنەکەی دیاریکراو بێت، زەمەنەکەی مەزبوط و جوان بێت، و خۆتی بۆ یەک لایکەیتەوە و سنووربەند بێت. ناکرێ من بڵێ وەڵا نوێژ ناکەم بەشکن خوای ئینشەڵا لە ئاخیری تەمەنوا فێری نوێژ بم. نابێت. دەڵی کاکە تا مانگی ڕەمەزان بۆ نمونە وازە جگەرایەنم، هەتا مانگی ڕەمەزان هەتا ئەم مانگا بۆ نمونەی تر واز بەرەبەرە خەوی خۆم کەمەکەمەوە هەتاوەکو 1 نۆ مەسن تەلەبەی دەڵێ هەتا 1 نۆ هەموو شەوێک نیو سعات بۆ نمونە درەنگ خەوتنم کەمەکەمەوە. ئیسە دووە خەوم ئەیکەم بە 1 و نیو ئەیکەم بە 1 ئەیکەم بە 12 ئەیکەم بە 12 هەوڕدەم لە 11 ڕایەگرم و تەواو خۆم ڕایەنم خۆم قورمیشەکەمەوە بە جوانی مەزبوطیکە. لەو سەریشون جاعکسێکەمەوە پێشتر 9 هەڵەسام ئەیکەمە 8 ئەیکەمە 7 ئەیکەمە 6 و نیو ئەیکەمە 6 ئەیکەمە 5 و نیو دوای ماوەیەک ئەیکەم بە 5 کاتە 11 بۆ 5 تەواو قوفڵ لێدەم. مێشکی مرۆڤیش و جسمی مرۆڤیش وەکو مناڵ وایە کە لەگەڵ ڕادهێنا دەتوانێت بچێتە سەر سکەکە زۆر باش و چاک و مەزبوط بێ. خاڵی ئەخیر و کۆتایی کە بابەت زۆرە بەڵام ئومێدەکەم پەیامەکەمان گەیان ئەویش ئەوەیە کە مرۆڤ تێکەڵی دەکەم مرۆڤ دەبێ خوی باشی هەبێت اینجا خووە خراپەکان کاڵە بێتەوە و مرۆڤ دەبێت متمانەی بەخۆی هەبێت هەتا خوی خراپەکانی زاڵ کات خووە خراپەکانی چی بکاتە ژێر پێ و زاڵ بێ بەسەری کەواتە سێ کوچکەیە لەلایەکەوە خوی خراپت باشکە. ئیسلام وایە کرد. ئیسلام جارێ دەستی نەبرد بۆ عارەق وتی نوێشکەن.
ئیسلام جارێ دەستی نەبرد بۆ مەسەلەن نوێژبوتی بۆ نمونە مەسەلەن بەدئەخلاقی مەکەن فڵان مەکەن. ئیسلام جارێ دەستی نەبرد بۆ حکم وتی جەرو دەروونتان چاکەن. ئیسلام جارێ دەستی نەبرد بۆ زەکات وتی جارێ نوێژەکانتان کەن. ئیسلام جارێ دەستی نەبرد بۆ هاوسێ و دراوسێ و وڵات و مەملەکەتی تر جارێ وتی با مەکە و مەدینە چاکەین کەواتە یەکەم جار خۆی باشی تو خۆت زۆر کە. دووەم بەرەبەر ئەنجا خۆخراپەکانم بۆ کەم کەرەوە و بە ئاوێتەبوونی متمانە بەخۆبوون بە دڵنیاییەوە ڕۆژ بە ڕۆژ خۆخراپەکانمان بەرەو سفر دەچێت و خۆخراپەکانمان بەرەو لوتکە و بەرەو پیک و بەرەو قیمەت دەچێت و دەتوانین ژیانێکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەین. ئومێدی زۆری متمانە بەخۆبوون لە ئێوە دەکەم، ئومێدی خۆ باشە چاکوکانتان لێ دەکەم و ئومێدیش دەکەم لە دوای ئەم بابەتەوە دەستکەن بۆی کە خۆخراپەکانی خۆتان لە سفر نزیکی کەنەوە و هۆکارێکش بن بۆی کە خوی خراپی خۆتان و چواردەور نەهێڵن. ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک سەربەرز و سەرکەوتوو بن.